لە یەکێک لە یاریەکانی قۆناغی هەشتی خولی لاوانی کوردستان تیپی لاوانیانی هەندرێن پێشوازی لە ئاڕەڕاتی هاوشاری کرد. لانیوە یەکەم لە سەرتاوە ئاستی هەردوو تیپ لە یەکۆ نزیک بوو. ئاڕەڕات بەم لێدانە هەڕەشەی لە گۆڵی خاون ماڵ کرد. هەندرێنیش لە دوو دەرفەت وەڵامی دایەوە، بەڵام گۆڵی لێوە بەرهەم نەهات. لا خولەکی سی موسلیم حەمید توانی بربەستی یەکسانی بشکێنێت و لاوانی هەندرێن بە گۆڵ یەکەم پێش بخات. نیوە یەکەمیش بەم تاکە گۆڵا بە کۆتا هات. لانیوەی دوم هەندرێن لەسەر فشارەکانی بۆ سەر گۆڵی میوانەکەی بەردەوام بوو. لا خولەکی 61 هەڤاڵ فەهد ئەنجامەکەی بۆ لاوانی هەندرێن دوو هێندە لێ کرد. محەممەد جەبار دوای هاتنە ناوەی بۆ نێو یاریگا توانی دوو گۆڵ لە خولەکانی 84 و 91 بۆ لاوانی هەندرێن تۆمار بکات و ئەنجامەکەی کردە 4 گۆڵی بێوەڵام. لاوانی هەندرێن لە یاریەکە سەرکەوتنی تۆمار کرد. بەڕاستی تاکە کەناڵەکە لاوەکان سەردەخەنەوە لۆ یاریەکەش ئەوڕۆ شەوت یەکەم بەڕاستی ئەمە باڵا دەستتر بووین، بەڵام باغڵاتێکی فەردی یەکەم گۆڵمان خوارد و تا عەدە گێمە یاریەکەمان زۆر باش تەواو کرد. لە شەوتی دوام هەندێک ئەغڵات کەتە ناو فەریقی و بۆشایی زۆر بوو لە فەریقەکەی ئەو بەچە هەڵەیەکی تر سێ گۆڵێکەمان خوارد و ئینشەڵا لە یاریەکەی داهات و تەعویزی دەکەینەوە و بەسەر دەکەین لە قۆناغی داهات. الحەمدولیلا ئەوە ماوەی زۆر ئەمە هەوڵ دەدەین و بەیەکەم بەسەکەتینی ئەو گەمەشمان بردەوە بە ئەنجامێکی باش. لە گیم یەکەم وەکو پێویستنە و بەس گێمی دووەم بە هەندێک گۆڕانکاری و هەندێک یاریزاران یاریەکەمان باش ئەنجامێکی باشمان بەدەستینا و سپاس بۆ پاڵپشتیەوە و سپاس بۆ هاتنتان. بەم شێوەیەتی پیلەوانیانی هەندرێن لە دووەم یاری ئەم قۆناغەی ڕووبەڕووی شۆریجە دەبێتەوە. لە ئەگەری سەرکەوتن دەگاتە یاری پێشکۆتایی، لە ئەگەری شکستیش دەرفەتێکی دیکەی لە پێش دەمێنێت بۆ گەیشتن بە یاری پێشکۆتایی. لاوانی ئاڕاتیش ڕووبەڕووی خاک دەبێتەوە، تەنها بە سەرکەوتن هیوای بۆ گەیشتن بە یاری پێشکۆتایی بۆ زیندوو دەبێتەوە. لە ئەگەری شکستیش ماڵ ئاوایی لە ڕکابەریەکانی خولەکە دەکات. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.